لە بەرەبەیانێکی زوودا بەڕێ دەکەون. ئەوان بە ڕێگایەکدا دەڕۆن، جگە لە تراکتۆر هیچ جۆرە ئۆتۆمبیلێکی دیکە لەم ڕێگایە دەرناچێت. ئەگەر ڕێگاکەش ڕۆژی پێشتر باران لێیدا بێت، دەرچوونی زۆر زەحمەتتر دەبێت. ئەمە کاری ڕۆژانەی بەلەمەوانەکانە کە بۆ ماسیگرتن ڕوو لە دەریاچەی دوکان دەکەن. کاروان یەکێکە لەو بەلەمەوانانەی هەموو بەیانیەک بۆ بەرهەمهێنانی ماسی ڕوو لەم دەریاچەیە دەکات. دوای پاکردنەوەی بەلەمەکانیان کەلوپەلەکانیان هەڵدەگرن و بەرەو نێوەڕاستی دەریاچەکە دەڕۆن. دەبێ هەموو ئەوانەی لەگەڵیشیاندان قاچەکانیان پاک بکەنەوە. لە نێو دەریاچەکەدا دەیان گرد و تەپۆڵکەی بەرز لە شێوەی دوورگە و نیمچە دوورگە دەرکەوتون. ئەم دوورگە و نیمچە دوورگانە شوێنی پشودانی بەلەمەوان و ماسیگرەکانە. ئێستا دێرەوە دەچین تۆڕ هەڵدەگرینەوە. لەکوێ هەڵدەگرنەوە؟ تۆڕەکان لەو لە هەڵی دەگرینەوە کە لێ بووینەوە لە تۆڕەکان دەچین ماسی خڕ دەکەینەوە جا ماسی بەلەمەوانەکان کۆ دەکەینەوە و کە گەڕانیەوە لێرە نان دەخۆین دوای نان خواردن دەگەڕینەوە بۆ سەرەوە. با کەسیۆرە کار هێگەڕێ وردەورد ئاڕە. دوای پشودانێکی کورت کاروان بۆ هەڵگرتنەوەی تۆڕەکان و کڕینەوەی ماسیەکان بەنێو دەریاچەکەدا دەگەڕێ. لە هەمان کاتی هەڵگرتنەوەیان تۆڕەکان دادەنێتەوە. هەر لە نێو دەریاچەکەش ماسیەکان لە ماسیگرەکان دەکڕێتەوە. هەر ئەو کاتەی ماسیەکان لە ماسیگرەکان وەردەگرێت پارەی ماسیگرەکان دەدات. زیاتر لە 500 تۆڕ لە نێو دەریاچەکەدا دانراون. هەر یەکەیان بە دەبەی ڕەنگاوڕەنگ یاخود بە پارچە تەپەدۆری گەورە کە نیشانە کراون تۆڕەکانیان دەناسنەوە. چەندین جۆری ماسی لە دەریاچەی دوکاندا هەیە. وەکو ماسیگرەکان باسی دەکەن خراپترین جۆری ماسی زۆرترینیانە. ماسی جۆرەکانی زۆرن. خوڕاوی هەیە، شەبەح هەیە، حکومەتی هەیە، بزە هەیە، جۆرەکانی زۆرن. بەڵام ئەوەی کە ماسێکی
ناحەز و لە لای خەڵکی ماسێکی مەربوط نییە ئەو شەباحە پەیدا بووە. خراپترین جۆری ماسی ئەو ماسیەیە لەبەر پێی دەڵێن شەباح لەبەوەی گەرەی ماسیەکانی تر دەخوا. باشترین جۆری ماسی ئەو ماسیەیە کە پێی دەڵێن ماسی شەبوت. ئەوە لە هەموو جۆرەکانی باشترە. بڵێن خواستی خەڵکی زۆر لەسەرە. نزیکەی 200 بەلەمەوان لەم دەریاچەیە کار دەکەن بۆ ڕاوکردنی ماسی. وەکو خۆیان باسی دەکەن، ڕۆژانە بە بەردەوامی 15 تۆن ماسی دەخەنە بازاڕەوە. ماسی بەعرە غەیبە، یعنی تۆ نازانی ئێستا من تۆڕەکەم تیاویش و نازان باین چەند ماسی دەبێ. لەوانەیە 100 کیلۆم هەبێ، لەوانەیە 10 کیلۆم هەبێ. بەحەقەت ماسی وەک ساڵە نەماوە. بەعرەکە ئێستا ماسی زۆر کەم تێدایە. ماسی گەورەی زۆر بوو، خەڵکەکە بە تۆڕی وردەوە سەرقاڵ بووە، وازی ماسی گەورەی هێناوە. ئێرەکانە ماسی لە جیراوە 170 کیلۆ. ئەوە بە زۆری بزە و زەردەنە، ماسی لە جیراوە 15 کیلۆ 20 کیلۆ ئەوە بە خۆشم گرتوومەوە زۆرە. دوای کۆکردنەوەی هەموو ماسیەکان لە دوانیوەڕۆیەکی درەنگدا کاروان و هاوکارانی دەگەڕێنەوە شوێنی پشودان و نانی نیوەڕۆ ئامادە دەکەن. ئێستا بۆ خۆت لەگەڵمان بووی کە چوین ماسی تۆڕەکانی خۆمان هەڵگرتەوە. ئەو ماسیانەی کە پێی وەبوو لێمان کردەوە، دوایش کە چوینە کن ماسی گرەکان ماسیمان لێکڕیون. ئەوە ماسیەکانە لە بەلەمەکەیدا کە لە ماسی گرەکانمان کڕیوە. ئێستا بۆ کە بێرە داهاتوین لێرە لا دەدەین بۆ نان خواردن. ئیسراعاتێک دەکەین. ئەو ماسیە کە ڕۆژی بارانان بوو، ینی داری ئیشکیلێنی ئاگری پێ بکەینەوە، دەبێت ماسی سوور بکەینەوە. ماسی لە ناوڕۆندا سوور دەکەینەوە. ئەوان هەموو ڕۆژێک ماسی دەخۆن. خواردنی گۆشتی ماسی وەکو پزیشکەکان باسی دەکەن باشترین خواردنە. لەبەر ئەوەی چەوری کەمە و زۆر بە ئاسانی هەرس دەکرێت، هەروەها بۆ چاویش زۆر باشە. لەسەر هەر نیمچە دوورگەیەک شوێنێکی حەوانەوە بە نایلۆن و خێوەت دروست کراوە. زۆر جار ڕاوچەکان شەوانیش لەو شوێنانە دەمێننەوە. وەڵا زۆر دەمامەوە 15 ڕۆژ 10 ڕۆژ 15 ڕۆژ دەمامەوە. جار هەبوو بە هەفتەوە زیاتر بە هەفتەی دەمامەوە نەدەڕۆشتینەوە. وەڵا ئێستا شەوێک ناشەوێک دەمێنمەوە، 2 شەوان دەمێنمەوە، شەوێکی دەچمەوە. دەریاچەی دووکان دەکەوێتە باشووری کوردستان، بە 6 کیلۆمەتر دەکەوێتە باکووری ڕۆژاوای پارێزگای سلێمانی. لەسەر ئەو دەریاچەیە بەنداوێک بە شێوەی کەوانە دروستکراوە بۆ بەرهەمهێنانی کارەبا کە درێژەکەی 120 مەترە و قوڵایشی 306 مەترە. ژیانی گەڵە خەڵکی لەسرە، یعنی ئەتو حیساب کە 10,000 حایلە بەلانێکەوە بۆ 15 حایل بۆ 15,000 نەفوسی دەبێت لەسەر ژیانی سەو بەحرەیە. تۆ بەری مەرگە بەری کۆسرەتی لە تۆربێ ڕابگرێتە دەگەێت تۆ چاقۆڕنە و ڕانی هەموو ژیانی لەسەر بەحرەیە زۆر بە زۆری. زۆربەی ڕاوچیەکان لە ڕانیە و چوارقۆڕنا ڕوو لەم دەریاچەیە دەکەن. لەم دوو شوێنەوە ماسی بۆ زۆربەی شارەکانی دیکەی کوردستان دەنێردرێت.
کاروان ئەو پیشەیەی لە باوکیەوە بۆ بەجێماوە کە لە هەفتاکانەوە ئەو کارەی دەکرد. ئەو هەموو ڕۆژێک دەچێتە سەر دەریاچەکە بۆ ڕاوکردنی ماسی. ئێستا دەمە و ئێوارەیە و بەلەمەوانەکان لە دەریاچەی دوکان دەگەڕێنەوە بەرەو لای ئەو کەسانەی کە ماسیەکانیان پێدەفرۆشن. ئەوان لە ڕۆژی ڕابردوو چەند تۆڕێکیان دانابوو، چەند چیلۆیەک ماسییان دەستکەوتووە بۆ ئەوەی بیبەن لە بازاڕەکان ساخی بکەنەوە. کاتێک کاروان دەگاتەوە لای تراکتۆرەکەی، ئەو ماسیگرانەی کە کاروان بۆ لایەن نەچووە ماسیەکانیان بۆ کاروان دێنن. دوای کێشانی ماسیەکان هەمویان دەخاتە نێو تەلیسی نایلۆن و لە تراکتۆرەکەی باریان دەکات. بەشێکیش لە ماسیگرەکان بە تراکتۆرەکەی بە ڕێگا قوڕەکەدا دەباتەوە ماڵەوە. نزیکەی کیلۆمەترێک لە دەریاچەکە دوورکەوتینەوە، تراکتۆرەکە لە ڕێگەدا چەقی. هەمومان دابەزین. پاڵمان دەدا و دیشی تایەکانمان پاک دەکردەوە، بەڵام هەر چاری نەبوو. ناچار بە پێیان ڕێگەمان گرتە بەر کە نزیکەی 1 کاژێر ڕێگەما بوو تاوەکو بگەینە ئۆتۆمبیلەکانمان لە شارەدەی چوار قوڕنا. هێمنی برای کاروان سەرپەرشتی دوکانەکەی دەکات. ئەو چاوەڕێی کاروانی ماسیگرەکان دەکات تاوەکو بەسەر کڕیارەکانی دابەش بکات. ئێمە وەک خۆمان لە بانیان ڕادەین لە سەعات 7 ڕادەین بۆ ئێرە بۆ دوکانێ. هەندێکمان ئەمە پێش شەریکین، هەندێکمان لێرە ئیش دەکەین، ماسوسیات تازی دەکەی ئێران وی خۆمانەوەی براکم و شەریکشمان دەسم بۆ بەعر ئەو ئێستا هاتنەوە مەچین تراکتۆران پێ دەسن ئەو بەرهەمە دێن باوکشم ئێستا چۆ بۆ هەڵە بدەی ماسی ئێرانی دێنێ. یعنی لە بەهانی ڕا هەتا جاری وە 8 9 لێرەین ماسی تازی دەکەین دەکڕین دەفرۆش. جگە لە کاروانی ماسیەکانی خۆیان لە زۆر شوێنی دیکەش ماسیگرەکان ماسی بۆ هێمن دەهێنن، ئەویش بە جوملە لێیان دەکرێتەوە و دواتر بەسەر کڕیارەکاندا لە نێو بازاردا دابەشیان دەکات. وەڵی جیاتر ئەوانی لاکان بەس بە بەعرەکەیدا ماسی بەعرەکەی وەردەگرن دەکڕن دەستگرن. ئێمە باوکم دەچێ ماسیەکەی دێنێ لە هەڵەبجێرا لە شوێنی کەسڕا دێنێ، ئەمیش جاریوا دەفرۆشم تەوزیع دەکەم و زیاتر ئەرکی تەوزیعکردنەکەی لە من و باوکم و شەریکەکەی کەمانە کاکدرات. زۆر جار خەڵک لە شارەکانی دیکەی کوردستان ڕوو لە چوار قوڕنە دەکەن و ماسی دەکڕن. دواتر بە ئۆتۆمبیل بە نێو کۆڵانەکاندا دەگەڕێن و دەیان فرۆشن. ئەکسەرێتی لە دوکان تەوزیع دەکەین. ئێستا ئەو برا بەڕێز دیت کە عەبدوڵڵا لە دیانە ڕەبۆی هاتبوو.
لە ڕانی ڕادێ لە دیانە دێ لە شەقڵاوی دێ لە هەولێ ڕادێ ئێستا ئێوارێ کابراک دێ جملە چیشە دێ 400 کیلۆمان بۆ داناوە دێ بوو دەیبا ئەو شەبعی تەوزیعاتە دەم ساعتی بۆ نەیوا شەوێ دەیوا ئێستا دێ بەکەی چۆن بێ چۆن ڕێکە ئاتۆزای دێت لە دوکانەکەیدا حەوزێکی بچووک هەیە جۆرەها ماسی تێدایە تاوەکو کاروانی ماسیگرەکان دەگەڕێنەوە یەکێک لە براکانیشی ماسی بۆ کڕیارەکان دەبرژێنێ بەدانە کابرا دێت هێرە ماسیمانەیە کە بۆ نمونە دڵە قوڕاوێت یەکان بێ گونجا دەیبا دەیدەمێ بەدانە بە چیلۆک بێ دوی بێ سێ بێ چەندی بێ هەیە شەبع ئێرانمانەیە ئەو ماسێشمانەیە یەخەڵازێ زۆر خۆشە خەڵک زۆر دەیبا بیزێ چۆتەوە ناو زۆر خۆشە ماسێش خۆش ئەوەی ڕاستی بە ڕۆژانەیە ڕۆژی وایە هیچ نابژێن 1 کیلۆش نابژێن بەڵام ڕۆژی واشە بازارەکە خۆشە ماسێ دەبژێن وەکو بڵێ و نەڵێ ئەوەکەمان بازارەکەمان لەگەڵ بودجەیدا لەگەڵ مەعاشیدا ماسی بۆ کڕیارەکان لە نێو سندوقی ڕەنگا و ڕەنگە ئامادە کراون و لەسەر شەقامەکانیش دانراون کاتێک کاروانی ماسیەکانی خۆیان دەگاتەوە جێ هەمووان هاوکاری دەکەن بۆ دابەزاندنی ماسیەکان ماسیمان لە لێرە بۆ دێلۆ بەعرێ خۆمان لە چواقوڕنەی لە وڵاتانی کە زۆرمان دێ وەکو تورکیا وەکو ئێران و بەڵام بەرهەمی سەرەکیمان ماسی خۆمانە من بۆ خۆم لە 2001ەوە ئەوی شەی دەکەم بەڵام لەبەرەوە خوێن نوشتیوامە بوو هەر بەردەوام بووم بەزە گەشت مەبەر عەلیزان خۆی 3-4 ساڵان واز لێنە نەبا میزیکەی 30 ساڵ لەبێ خەریکەویشێ هەر لە سەردەمی بەعس لەوبەری لە بناری کۆسەتی ماڵمان ماڵی باوکم لە بناری کۆسەتیە پێشتر لەوێ بام هەر خەریک بوو هەر خەریک بەلەمیان هەبوو تۆڕە چکەمیان پێبوو داهاتێکی زۆریان هەبوو پێشتر ماسیگرەکان داریان بەکاردەهێنا بۆ برژاندنی ماسی بەڵام ئێستا بەڕێوەبەراتی ژینگە و شارەوانیەکان ڕێگەیان پێنادەن دار بەکاربێنن بۆ ئەوەی خەڵک دار نەبڕن خۆ ئێمە ئێستا پێشان بە داران دەمان برژان و بۆ ئێمەش سوودێکی زۆری هەبوو سوودەکەش چێ ئێستا من ئەو فەردە خەڵوزە ئەوە من بە 20,000 دیکڕم بەڵام پێشان دوو عارەبانم دەکری بە 50,000 دەکرد بۆ من زۆر باشوو بەوە هەم خەڵکەکەش زیاتر سوودی لێ وەردەگرێت کاتێک خۆر بەرەو ئاوابوون دەچێ کڕیارەکان پەلە دەکەن لە برژاندنی ماسیەکانیان ماسیگرەکان بەم هەموو ماندووبوونەوە بۆ هەر کیلۆیەک ماسی وەکو خۆیان باسی دەکەن تەنیا 250 دینار قازانج دەکەن بەڵام کە ڕۆژانە زیاتر لە 500 کیلۆ ماسی دەفرۆشن پارەیەکی باشیان دەست دەکەوێت چلۆی بە 6,000 بۆم دێتە ئێرەکانە پارە کرێ دوکانە دەدەم یخوێ لیمۆزی بە فەردە دەکڕم خەڵوزی دەکڕم زۆربەی شت دەیکڕم یعنی بۆ میسی تێڵ نایەنێتەوە کە من ئێستاکانە بەس ئیشی دوکانداریم کرد بە باوەڕ دەکەی دەبووە هەرزوو وازم لێ هێنابە بەڵام من لە سەویشەوە ئیشکەش دەکەین بۆ نمونە کۆڵبەدەستمانە ماسی دێن لە کنێمە بار دەکەن ئەوانە ماسییان دەدەینە بە جوملە بڵێ ئیوا دێ 100 کیلۆی دەبا 200 کیلۆی دەبا ئیوا دێ 50 کیلۆی دەبا ئێستا لێرە لە چوارقوڕنا دوو جۆر ماسی هەیە جۆرێکیان ئەو ماسیانان کە لە دەریاچەی دوکان دەهێنرێن و ماسیەکان مردوون جۆری دووەمیان ئەو ماسیانان کە لە ناو حەوزەکەدان و ماسی زیندون زۆربەی ئەو کڕیارانەی دێنە ئێرە داوای ماسی زیندووەکە دەکەن زۆر کەمیان ماسی مردوو دەکڕن ئەو خەڵکی کە دێ ئێواران و نیۆڕیان زیاتر ماسی زیندویان دەوێت
ئەو ماسێ زیندووە لە چاقڕنە خەڵک زۆر دەکرێت لە هەولێر ڕابۆدێ لە شەقلاوی لە کۆێرە لە زۆربەی شار و شارشکان ڕووی تێ دەکەن ئەو ماسی قەڵات زێ بەناودەڕ زۆر خۆش تام قڕشتوای لێ نا لەسەر زۆربەی شەقامەکاندا ئۆتۆمبیلی ماسی فرۆشتن وەستاون بە تایبەت لەسەر ڕێگەی چوار قوڕنا بە شەوانش لەسەر شەقامەکان ماسیەکانیان هەڵواسیون خەڵکی کاتێک بە ڕێگەدا دەڕۆن زۆر جار دەوەستن و ماسی دەکڕن ئەو کار ئەو شەر ئێرانی بەساوانمانێ بعدی خۆمانەوە بعدی خۆمانە ئەوە شەبعەوەمانێ قوڕای زەردێ و ماستۆر بەشە باسکار دوکانە ڕایجا شەوە کاتەکەی درەنگە دەبێ وە بکەم سعری شووا بدەمێکە بڕۆمەوە سیسێم پێکتی بە سیاڵی گرە باشە بەبیز ناوێ کاکە بەزیاد خزمەت دەین چاوەکەم وڵای ئەمە ڕۆژانە مەعمیلمانێ لەسەر بەعەر بۆمان دێنە ئێرەکانە لە بەعرەوە دێ لە تۆر بۆ دێ لە سواقڕەوە بۆمان دێن و ئەماسیکەمان ئێستاەوە ئێرانیە ئەوان لە ئێرانەوە دێ لە سلێمانی تەوزیع دەکرێت بۆمان دێتە سواقڕێ بەش لە سواقڕەوەی دەگرین دێنێ ڕۆژانە جاری وا سەرف نابێت دەبێت شەوان تا درەنگ لە ئێرەکانی تا سەرف دەبێت ئەمە کاری هەموو ڕۆژێکی ماسیگرەکانە بەیانیان کۆمەڵ کۆ دەبنەوە و بە تراکتۆر بەرەو دەریاچەکە دەڕۆنەوە بۆ ماسی گرتن